ئێمە بێ خۆمان لە دووشت زۆر جددی بە دوور بگرین لە شەهەوات لە شوبهات. شەهەوات تووشی حەز و ڕەفتارمانە بێ، ڕەفتارمان هەوەسمان وامان لێکا بڕۆین ئەمە محەڕەماتە لێی نزیکە لەسەر سنوورەکەیەتی و حەزەکەوامان لێکا بیخۆین، بیپۆشین، بیکەین، بیڵێین، بینوێنین. بەڵام ئەگەر دیندارانە ڕەفتارمان کرد دوای ئەمە ناکەوین. لە بەرامبەریشە شوبهات هەیە. شوبهات لە دید و تێڕوانینەکانەوە بۆمان دروست دەبن. ئێمە ئەبێ ئەوانە هەمووی عیلاجکەین. نابێت تۆ دید و تێڕوانینت عەقائیدیت وهادا نەمەزرابێ کە گومان ڕووی تێکە. گومان لە عەقیدەیە قبوڵ نییە. گومان لە ئەحکامی شەرع دروستە بێ لە حەڵاڵ و حرامە، بەڵام عەقیدەکە دەبێت زۆر سابت دامەزرابێ. ئەبێ عەقیدەیەکی ئیبراهیمی دامەزراند بێ. تۆ ئامەزانە بە دەرسێک کۆتایی پێدێ، و ئامەزانە دەرسی کتێبی ئیمانی محەممەد نەعیمی یاسینت خوێندوە لای یەکگرتو، یان کتێبی فەتح المەجیدت خوێندوە لای سەلەفیەکان، یان ئوسوول الثەلاثەت خوێندوە لای کابرای مەدخەلی، تۆ ئیتر عەقیدەت تەواو بوو. عەقیدە مەجالی شوبهات و شەهەواتە بێت دائیمە حەرەز بی لەسەر نەفسی خۆت. ئەبێ ئاگادار بی نەکەویتە ناویانەوە. لەبەرەوە تووشی بەدگومانیە بی، کە تووشی بەدگومانیەکەش بووی ئەنجا تۆ قەولی خەڵکی ترت پێ قبوڵ نییە. چونکە تۆ فرەدیدیەتت پێ قبوڵ نابێ. ئیتر هەرێکە هەوا هۆسی خۆیڵێ نا من ڕاستم، من دلیلم هەیە. تۆ خۆت وا ئەزانی ئەمە دلیلە. هەروەکو وتم کابرا هەر لە خۆی وتی وەڵامە تەلاقی کەوتووە، وتیان دلیلە چی؟ وتی خوا فەرمێ قول والله ئەحەد. خوا فەرمێ قول والله ئەحەد. ئەمە ئایەتە لە قورئانە، بەڵام ئەمە مناسەبەیان لەگەڵ یەکتر نییە. ئیستیدلالەکە غەڵەتە. لەبەرەوە ئەشە تۆ بە ئیستیدلالێکی غەڵەت کەوتبیتە سەر ڕەئی و بۆچوونی خۆت و تووشی بەدگومانیەکە بووبی. كوتبيت أمشو بهاتانوا كبيغمر إخوة عليه الصلاة والسلام باسي كردون كالحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات يعني وبينهما مشتبهات للروايات ترك فرما لا يعلمها كثير من الناس. فمن اتقى الشبهات يعني المشتبهات للروايات ترك، فمن اتقى المشتبهات استبرأ لعرضه ودينه، ومن وقع في المشتبهات كراعي يرعى حول الحمى يوشك أن يوقعه. ألا إن لكل ملك حمى ألا إن حمى الله محارمه. والرواية بخاري ومسلمة كبيغمر عليه الصلاة والسلام بوشوي الشرح كرد. هروها جاري وهي أكيبت قمانوا بلام ناية وازي لي بينه لكاتك إما أقر قمان من لو هبو دول الرواية قطرية قميز برجل وبرق ما كوتبه أبي لاي بينه أبي شوينه أبي أو شوينه باكينه. شكو بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمت دع ما يريبك إلى ما لا يريبك. أويك جاي قمانا أو راد بويك جاي قمانية ناشتو انجا لم شتا خدا باريزي لم قطر ميزا إن لم قنا حق وريب وخدنا باريزي كي اتهام كردني مسلماناني تر كبد قمانية برامبريان كشاكيان بشاكا بولقنا ديتوا بالعكس خراب كاني دوستا كاني شد هر بشاكا أبين. للروشنترين نموني رفتاري بيغمر إخوة عليه الصلاة والسلام أو رواياتيك خاتو صفية كشي حيي خوالي الرازي بكدايشي مسلمانان خزاني بيغمر إخوة عليه الصلاة والسلام جرته أفرما إن النبي صلى الله عليه وسلم كان معتكفا فأتيته أزوره ليلا فحدثته ثم قمت لأنقلب فقام معي ليقلبني وكان مسكنها في دار أسامة بن زيد. فمر رجلان من الأنصار فلما رأى رسول الله صلى الله عليه وسلم أسرع فقال النبي صلى الله عليه وسلم على رسلكما إنها صفية بنت حيي. فقال سبحان الله يا رسول الله. فقال إن الشيطان يجري من ابن آدم مجرى الدم وإني خشيت أن يقذف في قلوبكما شرا. واتبقى غمر إخوة صلى الله عليه وسلم لاعتكاف داول مزقود من الشوهات مخزمتي لقل دا الدوام باشان هستان برمو بومال جنابي شي هستا تا بريمكا مالي خاتو صفية أو كاتا لخانوكي أسامي كوري زيد أبو خواليان رازي به ككمك لمزقوتكو دور بو دو بياوي أنصاري لو كاتا لبي وتيبربون كبيغمر إخوة صلى الله عليه وسلم بينياني خيرات الروشتن أوان بيغمر إخوة عليه الصلاة والسلام لقل خاتو صفية بيني خيرات الهنجاو كان ينهل هنايا والروشتن بيغمر إخوة عليه الصلاة والسلام بانجي ليكردن فرموي لسر خومن أما صفية كتشي حياة لقل مايا يعني خزانكي خومة هردو كان فرمويا سبحان الله أي بيغمر إخوة يعني أي بيغمر إخوة شون قمان لجناب الدكي يعني قماني خراب شون بجناب الدبي
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی شەیتان وەکو خوێن بە دەمارەکانی مرۆڤ دێت و ئەچێ منیش لەوە ترسام شەیتان گومانێکی بەد یان شتێکی خراپ بخاتە دڵتان و بەرامبەر تەماشاکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چەند حەریص بووە چەند سوور بووە لەسەرەوەی تووشی بەدگومانیەکە نەبن ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەمە لە ڕەحمەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ چونکە ئەگەر گومانی خراپیان بۆ دروست بوو وایە پێی کافرە بوو لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زوو ئەوەی بۆ ڕوونکردنەوەتان نەکەونە بەدگومانیەک ئەوە دەرسە بۆ ئێمەش هەرچی شتێک کە زانیمان من کە زانیم شتێک بەدگومانیەکەم لەسەر دروستەکە زوو ڕوونی کەمەوە تۆ کە شتێک زانیت بەدگومانیەکەت بۆ دروستەکە زوو ڕوونی کەرەوە ڕەحمەت لەو کەسەش کە لە شوێنی گومان دەرەچێت پێویستە ئاوا هۆشمان لەوە بێ کە ئەشێ پاڵنەرەکانی بەدگومانی لە ناخمانە بێ لە جەهلمانەوە هاتوێ لە بارودۆخی ماڵ کەسوکارمانەوە هاتوێ لەو خێزانیتیا گەورە بووین لەو کۆڵان و لەو ڕەفیقانی لەگەڵیانە گەورە بووین لەو کەش و بارودۆخەی کە کاریگەری لەسەرمان دروست بووە لەسەر پەروەردەبوونمان یان لەوانەی خوێندومانەتەوە یان لە هەوا هەوەسی خۆمانەوە تووشی بووین و کەوتونەتە سەر ڕەئیەکەمان تەماشا نەکردو کە هەڵی سەنگێنین چەند لەگەڵ قورئان و سوننەتا ئەگونجین خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ ڕامانگرێ لەسەر دینەکەی خۆی بە مەعیەتی خۆی وەلمانابێ بە نووری خۆی بەرچاومان ڕۆشن کاتوو بە خۆشەویستی خۆی دڵمان گەورەکە خوای گەورە تەقوای خۆی بخاتە دڵ و دەروونمانەوە ڕامانگرێ لەسەر ئەم دینە خۆشەویستە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.